دەمباش قوتابیە خۆشەویستەکان زۆر پرسیاری گرنگی وزاری لەوانەیە ئیشاڵڵا شکار دەکەین فێر دەبن کە کو پرسیارەکان بتوانن شیکارکەن بە ڕێگەیەکی ئاسان و بە تێگەیشتنێکی ئاسان هیوادارم لە پرسیارەکان باش تێبگەن بە پشتبەستن بەو زانیاریانە کە لەم خشتەیەدا هاتیە هەندێک زانیاری دەداتێ لەم خشتەیە خشتەکە زۆر گرنگە بە خۆی خشتەکە دەداتێ کام ڕێزبەندی DNA ئەوە گرنگە تو بزانی کام ڕێزبەندی DNA کەواتە پرسیار پێویستە ئەو هەڵبژاردنانەی کە دەداتێ DNA بن بزانە ئەوە DNA تی تێدا بەلێ DNA ئەوە DNA بەلێ DNA ئەوە DNA بەلێ DNA ئەوە DNA نەخێت یو تێدا کەواتە یەکسەر ئەوەی لابە بشتێ دەرێتن کام ڕێزبەندی DNA لەم ڕێزبەندانەی خۆرە دەبێتە قالب بۆ mRNA یەکەم جارە تو دەبیت بزانی چی دایتە تو DNA تەماشای خشتەیە بکە لە خشتەی تەماشای سەرەکەی خشتەی بکە چی نووسراوە mRNA کەواتە پێویستە ئەتو DNA خۆت بگۆڕی بۆ mRNA وەرە ئی یەکەم هەلکە بەخۆی وەڵامەکان دیارن بەڵام بە شیکارکردن بزانین کو دەردەچیت A G G T T T C دەبیت ئەو ڕێزبەندەیە بۆ تو دەربچیت فینیل ئەلانین پرۆلین لایسین بزانە ئەوە DNA بکە RNA یان بکە mRNA mRNA بەرامبەر A U U U بەرامبەر G C C بەرامبەر T A A A G بزانە U U U لە خشتەی هەیە بەلێ فینیل ئەلانین ئەوە فینیل ئەلانین CCA بزانە لە خشتەی هەیە CCA بەلێ لە خشتەی هەیە پرۆلین پرۆلین AAG بزانە لە خشتەی هەیە بەلێ هەیە لایسین لایسین کەواتە وەڵامی A ڕاست وەرە پرسیاری دووەم ئەوە هەندێک جیاوازە کام لەم پارچانەی خوارەوەی DNA کەواتە ئەو چ دەداتێ DNA بزانە هەر چواریان یەکەم جار DNA بەلێ هەر چواریان DNA ئەو ژوارە شیکار بکە کام لەم پارچانەی خوارەوەی DNA بەکارێتەوە بۆ بەرهەمهێنانی ئەم فراپەپتیدێت پێویستە ئەو فراپەپتیدە بەرهەم دێت چ دایتە تو DNA لە خشتە چ دایتە تو دژە کۆدۆن کەواتە پێویستە ئەتو DNA بکە mRNA پاش بکە دژە کۆدۆن وەرە یەکەم هەڵکە C T C C C C C A A A A A یەکەم جار بکە mRNA بەرامبەر C G A G G G G G U U U U U ئەوە کردمانە mRNA ئەو جار تو پێویستیت بە چییە بە دژە کۆدۆنیە وەرە بکە دژە کۆدۆن G C A U C G C G C C C C A A A A A باش C U C بزانە لە خشتەی هەیە نەخر نییە کەواتە پرسیارە غەڵەتە وەرە دیسان ڕەشکەوە ئەو پرسیارە غەڵەتە ئەو هەڵبژاردننی ئەی غەڵەتە وەرە هەڵبژاردننی جیم باش شکارکەین DNA بکە mRNA C G بەرامبەرەکەی دەبیتە C بکە mRNA A U G C C C C C A A A A A ئەوجا بکە دژە کۆدۆن لە خشتەی دژە کۆدۆن داوای کردیە بکە دژە کۆدۆن بەرامبەر C G بەرامبەر U A بەرامبەر C G بۆ ئەوەی کاتت زۆر بە فیرۆ نەڕوا ئەوە یەکەم کە شکارت کرد بزانە تێدا هەیە GAG GAG بەلێ هەیە لیوسین ئەوە لیوسین ئی دوام GGG بزانە GGG هەیە بەلێ پرۆلین لیوسین پرۆلین ئەوە دوام ئی سێم U ئەفەن G U U بزانە G U U هەیە بەلێ هەیە گلوتامین
گلوتامین بزانه هەیە ئەوە گلوتامین. ئەوەی ئاخیری یو هەیە بەرێ لایسین ئاشلایسین کەواتە ئەو هەڵبژاردنە ڕاستە. یەکەم جار DNA دەکەی mRNA پاشان دەکەی دژە کۆدون. وەرە پرسیارێکی دیکە ئەو پرسیارە هەندێک جیاوازە بە پشت بەستن بەم خشتەیە ئەو خشتەیە کام لەمانە بەرهەمدە لە ئەنجامی وەرگێڕانی ئەم ڕێزبەندەیە mRNA ئەم جارە mRNA دایتە تو بزانە ئەو mRNA بیگۆڕە بۆ دژە کۆدون. mRNA-کە چییە؟ CCG ACG CCG ACG CCG باش وەرە بیکە بە دژە کۆدون CG CG GC AU کاتێکی mRNA دەکەیە دژە کۆدون ئەی بەرامبەر یووە CG GC CGC GGC GGC prolin ئەوە prolin UGC سریۆنین ئەوە سریۆنین GGC دیسان prolin تازە لێرە چەند ترشی ئەمینمان هەیە؟ سێ ترشی ئەمینی prolin سریۆنین prolin سێ ترشی ئەمینیمان هەیە. ئەگەر پرسیار پێت بڕێ چەند ترشی ئەمینی هەیە دەرەی سێ ترشی ئەمینی. ساڕێک پرسیار هات بووە چی گوت بوو؟ گوت بوو ئایا ئەم mRNA چەند جۆر ترشی ئەمینی دیار دەکات؟ تازە چەند ترشی ئەمینیە؟ سێ بەڵام چەند جوورن؟ دوو جوورن. دوو prolin یەک جۆر حسابە و یەک سرولین کەواتە چەند ترشی ئەمینیە؟ دوو ترشی ئەمینی. تەماشا ئەو پرسیارە بکەن. ئەو پرسیارە وادا بنێ ڕێزبەندی فراپپتیدێکی ئەم ترشامینە بەم ڕێزبەندە لە خۆ دەگرێت تایرۆزین پرۆلین ترشی ئاسپارتیک ئایزۆلیوسین سستین بەشێک لەم بوومە پارلەنەی لەم خشتەکەدا هاتووە بەکاربێنە بۆ دیارکردنی ڕێزبەندی تفتەنۆتیژەکانی DNA کە پێت دەرێت DNA یەکسەر RNA-یەکەی فرەدە ئەوە DNA بەلێ ئەوە DNA بەلێ ئەوە DNA نەخیر یەکسەر فرەدە دەرێت ئەگەرە تو ئەوەی چی کار بکەی وەڵامی ڕاست هەر لۆ دەردەچیت بەڵام نابێت چی کار بکەی بۆچی نابێت چی کار بکەیت چونکە ئەوە RNA ئەوە DNA بەلێ DNA وەرە چی کار بکە یەکەم ATG DNA بزانە لە خشتەی چ داوا کردیە mRNA دەبی بکەیە mRNA ATG UAC بزانە UAC هەیە UAC بەلێ هەیە تایرۆزین ئەوە تایرۆزین ئی دوام CCA prolin ئەو prolin GAU بزانە هەیە GAU ترشی ئاسپارتیک AUA ئایزۆلیوسین ئەو ئایزۆلیوسین سستین ئەخیر دەبێتە UGC سستین کەواتە تو DNA-یەکە دەگۆڕی بوو mRNA پرسیارەکانی دیکەش هەر بەو شێوەیە شکار دەکەی لەو پرسیارە بوو نمونە DNA دایتە تو ئەتو دەبێت بگۆڕی بۆ mRNA لە خشتە mRNA هەیە باش پرسیارەکەی دیکە mRNA دایتە تو دەبێت بکێت دژە کۆدون دوو پرسیاری گرنگ با یەکەم ئەوەی شیکار بکەین ئەوژە لە هەمویان گرنگترە ئەو پرسیارە شیکار دەکەین ئەگەر فراپپتیدێک پێک هاتبێت لە نۆ ترشی ئەمینی باش تازە نۆ ترشی ئەمینیمان هەیە ئەوە نۆ ترشی ئەمینی ئەوە ژمارەی چی دەوێت تفتە نایترۆجینیەکان لە mRNA ئایا لە mRNA چەند تفتی نایترۆجینی هەیە کە ئەوەندە ترشی ئەمینی پێکەوە دەبەسترێت لە چ دەکاتە ئەوەندە و لە بۆهێلەکان دەکاتە ئەوەندە ئێستا یەک تێبینی دەدەمێت بزانە کوشی کار دەکەیت کاتێک پێت دەرێت ئەوەندە ترشی ئەمینی هەمیشە ئەتو دەبیت کۆدۆنی وەستانیش حساب بکەی ئاگادار بی کە پێت دەرێت چەند ترشی ئەمینیە پێویست ناکات تو کۆدۆنی وەستان حساب بکەیت بەڵام پێت دەرێت تفتی نایترۆژینی دەبێت ترشی ئەمینیەکان حساب بکەیت چەند ترشی ئەمینیە نۆ هەر ترشێکی ئەمینی چەند نیوکلیۆتایدی هەیە سێ جارانی نۆ 27 و سێ نیوکلیۆتایدیش وەستانن دەکاتە چەند سی
باشه مامۆستا بۆچی 6 دەرچۆ لە بوهێلەکان ئاگادار بە بوهێل DNA چەند شیریتە؟ 2 شیریتە بوهێل لە هەردوو شیریتدا هەیە C لەو شیریتای Cش لەو شیریتای دەکاتە چەند شیریت؟ دەکاتە چەند نیوکلیۆتاید؟ دەکاتە 6 نیوکلیۆتاید کەواتە لە mRNA دەکاتە 30 نیوکلیۆتاید بەڵام چونکە یەک شیریتە دەبیتە 30 نیوکلیۆتاید بەڵام لە بوهێل لەبەر ئەوەی لە هەردوو شیریتی DNA دا هەیە دەبیتە 6 نیوکلیۆتاید تێبینێکەشم لێرە نووسراوە یەکێک لە گرنگترین پرسیارەکانی کە لە بزاری هاتیتەوە زۆربەی زۆری قوتابیان هەڵەیان کردیە لەو پرسیارە لەبەر یەک شتی زۆر ورد لە پرسیارەکەی تێبگە بخوینە تێبگە دەرێ ئەگەر بزانیت کە زنجیرەی تەواوکەر نەیگوت زنجیرەی DNA زنجیرەی تەواوکەر بۆ ئەم زنجیرەیە زنجیرەیەکت دەداتێ دەرێت تەواوکەرەکەی ئەتو دەبیت یەکەم جۆر زنجیرەی خۆت بنووسی تەواوکەرەکەی دەربینی بزانە لە خشتەی چ داوا کردیە دژە کۆدون بزانە چەند بوونە چەند هەنگاو زنجیرەی خۆت دەنووسی تەواوکەرەکەی دەردەنی ئەوە یەک هەنگاو دوای دەکەی mRNA ئەوە 2 هەنگاو دوای دەکەی دژە کۆدون ئەوە 3 هەنگاو تەواو بزانە زنجیرەکە چییە T لێرە باش شکارکەین T A T C A A T C T G T T C A T ئەو پرسیارە زۆر گرنگە ئاگادار بن گوتمان زنجیرەی تەواوکەر بوو ئەو شریتە یەکەم جۆر وەرە تەواوکەرەکەی دەربینە بەرامبەر T مادام گوتی تەواوکەرەکەی بزانە کوشی کار دەکەی بەرامبەر T A بەرامبەر A ئەتو نارێ U چونکە تەواوکەرەکەیە دەبیتە T T A C G T T A G A C A A G T A ئەوە زنجیرەی تەواوکەرەکە دەرهات ئەو جوارە بکە mRNA ئەم نیشم بەو زنجیرەیە دەرێت تەواوکەری ئەو زنجیرەیە تەواوکەرەکەم دەرینە ئەو جوارە بکە mRNA بەرامبەر A تازە لێرە دەرەی مادەم دەکە mRNA تازە لێرە دەبیتە U A U C A A U C U G U U C A U ئەوە کردمانە mRNA ئەو جوارە بکە دژە کۆدون U A U دەبیتە A U A G U U A G A C A A G U A باش ئەوە دەرهات دژە کۆدۆن A U A A U A دەبیتە تایرۆسین ئەوە تایرۆسین G U U G U U گلوتامین ئەو جا تو لەکەنە خۆت دەنووسی ئەو ترشامینیۆن دەرچۆ ئەو جا هەڵبژاردنەکە هەڵدەبژێری سێم A G A سیرین ئەوە سیرین C A A valin ئەوە valin G U A G C G U A G U A histidin G T A C A U تو G U A G U A histidin ئەوە G U A ئەوها پرسیارەکەی شیکار دەکەی پرسیارێکی زۆر گرنگە زۆر ئاگادار بن کە دەرێ زنجیرەی تەواوکەر یەکەم جۆر دەبی تەواوکەرەکەی دەربینی ئەوجا پرسیاری خۆت چیکار بکەی ئەوجا هەندێک پرسیاری دیکەمان هەیە ئەو پرسیارانە شیکار بکەین بزانە لەو پرسیارەی ئەو هەڵە وزاری هاتیتەوە لەو پرسیارەی دەرێ شریتێکی mRNA لە 100 نیوکلیۆتاید پێک دێت ئەوە شریتێکی mRNA چەند نیوکلیۆتایدی هەیە 100 ئەم چیشم پێ با 1000 نیوکلیۆتایدی هەبێت مهم کۆدۆنی دەست پێکە دەرێ کۆدۆنی دەست پێک دوای 10 نیوکلیۆتاید ئەم چیشم پێ لە چێ دێت لە چێ هاتیە لەوێ دەست پێ دەکەی دوای 10 نیوکلیۆتاید کۆدۆنی دەست پێکات A U G باش و کۆدۆنی وەستان 27 نیوکلیۆتاید دوای کۆدۆنی دەست پێک دێت یعنی 27 نیوکلیۆتایدی بڕۆ هەتا دەگەیە کۆدۆنی وەستان UAA بۆ نمونە
لیره چند ترشی همی؟ چند؟ اوانده چنده؟ 27 ببورن با اوی باش چاکم ها گودمان کدونی وستان یو ای ای حتی دیگه ایتر وستان چند نیوکلیوتایده 27 در آیا جماره او دجا کدونانه چنده که لورگیران او زنجیره امارنه دا بش دارن آیا کدونی وستان دجا کدونی هیا؟ نخیر هیچ دجا کدونک نیه اوانی دیگه 27 ترشی امینیه 27 نیوکلیوتایده 27 دابشی چند دکی؟ دابشی 3 دکی بو چی دابشی 3 چون که هر کدونک 3 نیوکلیوتایده 27 دابشی 3 اما نو ادی کدونی دست بیک اوش حساب ناکی برای اوش کدونی دجا کدونی خوی هیا اوش 1 9 زایدن 1 یکسانه به 10 کواتا 10 دجا کدونی هیا باش پرسیاره کی دیگه وره پرسیاره وره بابت قدیمه برام شکار دکین اگر لزنجیره که دی ان ای دا جماره تفتکانی سایتوسین 35 بو سی یکسانه 35 و ادینین 15 بو ای یکسانه 15 آیا جماره بنده هایدروژین یکان چند بند روز دبی لگه شیرتی برانبر سی همیشه برانبر چیه؟ برانبر جیه و چند بندی هایدروژینی؟ 3 که واتا 35 جارانی 3 یکسانه با 105 ای همیشه برانبر چیه؟ برانبر تیه لدی ان ای جارانی چند دکی؟ جارانی چند بندی هایدروژینی هیا؟ 2 جارانی 2 دکی یکسانه با 30 105 زایدن 30 دکاتا 135 باش ورا پرسیاره پارچه یک ل دی ان ای که واتا دی ان ای دایتا تو بم ریزبندیه ای تی جی سی ای جی او ریزبندی دیجا کدونکانی او پارچه که لکرداری ورگیران دا دروز دابید بریتیلا چی دایتا تو؟ دی ان ای چی داره؟ دیجا کدونکانی کرداری ورگیران که واتا تو دبید دی ان ای بکه امارنه او جا بکه دیجا کدون کشی کار دکی زور آسان ای برانبر کی یو دکه امارنه تی ای سی جی یو سی او جا بکه دیجا کدون ای یو جی سی ای جی باش ای یو جی سی ای جی بزانه چند آسان شکار دوید باش ورا پرسیاره تیبیا لپرسیاره کی تیبیا لکاتی ورگیران دا یک لجمسری تیارنه جود دبل لگل چه تیارنه لگل که جود بو لگل ام آر ان ای لگل کدونی ام آر ان ای لگل بو لکان دی ان ای نخیر هیچ کشی به دی ان ای نیه عمل تی آر ان ای نه لگل کدونی ام آر ان ای تاوکر رایبوسوم چیشی بر رایبوسوم گرده پروی نخیر که تا کدونی تاوکری ام آر ان ای او دیجا کدونی بزانه ولی وزاری هاتی توا که ده بس تریتا کدونی دست پیک ل ام آر ان ای کدونی دست پیک چی بو ای یو جی دیجا کدونه که چیه یو ای سی بزانه چند آسانه دو نمره بسیط لوزاری کرداره که تیایده آر ان ای آراسته دکنه بو درست کردنی پروتین چی کرداره؟ ورگیران تا 2 درجه لوزاری آر ان ای لچوی ده هیا او پرسیاره آر ان ای که لچوی دروز ده بید لناوک ده دروز ده بید دوی ده گوازه چند داره؟ سایتوپلازم که آتا هم لناوک ده هیا هم لسایتوپلازم ده هیا هر دو زنجیره دی ان ای به یک واده وصله با های بندی هایدروژینی بزانه چند آسانه بندی هایدروژینی آنه همون لوزاری هاتی تو او پرسیاره یک لمانه خواره تایبت به حلوشان نوع بند هایدروژینی کن کاتک هر دو شریطی دی ان ای ایجاد بنوا بند هایدروژینی کن تک دشکن چه اوی شی دکات انزیم هیلیکس آها وره پرسیاری 23 کام لمانه وستانه کدونه چند آسانه لوزاری هاتی تو یو ایچ باش اوشمان شبکو اوشمان شکار کردیه
کاملا ناو که ترشانه بشداری کرداری ورگیران دکات گوتمان لکرداری ورگیران ده هر سه جوری آرنه بشداری دکن بلام لپرسیار ده کامه بشداری دکات تنها امارنه نخیر معنی هر کاته وشی تنها بیت معنی خویه آگادار به تنها دینه نخیر دینه اصلا هر بشدار نیه امارنه و تیارنه بشداری دکن بله ادی اول دینه نخیر دینه بشداری نکد والله میراست باش بزن او پرسیاره شیریدی که امارنه ل 125 نیوکلیوتاید پیگرید اما چیشون پیله چند نیوکلیوتاید پیگرید کدومی دست پیگ 2 نیوکلیوتاید دید حزکه با 5 نیوکلیوتاید بید مهم کدومی دست پیگ بید اما کدومی دست پیگ و کدومی واسه 3 نیوکلیوتاید 2 کدومی دست پیگ دید باشه لم ریز بنده آیا جماره او دیجا کدونانه وکو پرسیاره که دیگه چند دیجا کدون مانه کدونی وستان آیا دیجا کدونی هست؟ نخیر دیجا کدونی نیه سی دابشی سه ده یک قلقش مان هست لکدونی دست بگ او یاست که او تولامی راست یازده وکو پرسیاره که دیگه باش رایبوسوم ده جولد لکاتی ورگرانده به دریجی شریطی امارین ای گوتمان کاتک ده چته پیشوه کدون ده چته پیشوه یک کدون ده چته آیا یک نیوکلیوتاید دروا؟ نخیر 3 نیوکلیوتاید دروا؟ بله بس 3 نیوکلیوتاید دروا کدون دروا؟ بس 3 نیوکلیوتاید دروا باش او پرسیاره اگر جماره ترشه امینیکانی هیموگلوبین 9 دانه بید دوای لابردنی میسیونی جماره نیوکلیوتایدکانی او بوهیله چنده که بونات بوما پرله بو درست کردنی پروتین ترشه امینیکانی هیموگلوبین چنده؟ 9 آیا لاب میسیونی نکی لاب بی دمونه چند؟ 8 جارانی 3 24 باش آشمان پیشتر شکار کردی پرسیاری او شوازه ای یعنی حز دکین شکار دکین باش او پرسیاری اگر لپارچه که دی این ای 600 تفتی نایتروجینی همون یعنی 600 جماره جی 120 بید جی یکسانه 120 باشه آیا رژه صدی آجا رژه صدی لتو دوه او بیرکاریانه چی کار دکی اگر جی 120 بید که واتا سی یکسانه 120 120 کو 120 240 هر دوکن یکسانه 240 هموی چنده 600 کم 240 360 دمین تو 360 هم ایه و هم تیه او چی لتو دوه ای بتنه داره ای یکسانه 360 دابشی 2 یکسانه 180 او جا رژه صدی دوه 180 دابشی 600 بیکه جارانی 100 رژه کلو درده چید باش لکاتی لبرگرتن آوه زور آگادار با انزیمی پالمره آرنه ادینین دخواته بر چی؟ بر سایمین آگادار با انزیم پالمره اگر ادینینی بینی دخواته بر سایمینی بلام اگر برام سایمین چی پیویز بیتن دبید برام بر ادینین چی پیویز بید دبید برای یوراسیل بلام ادینین دخواته پال چیان لوام سایمین آگادار با باش او پرسیاره بزانه چه پرسیاره که آسانه ببور اوه اگر 2.2 بیکوگرام لدی این ای لماسولک خانه مروف در بینید ماسولک که ای 2.2 پیکوگرام دی این ای در بینید او همان بری دی این ای لخانه خروک سورکانی خوینده چنده خود بشوش مک خروک سوری خوین ناوکی هیا نخیر مادم ناوکی نیه دی این ای نیه یکی که لو خانه لشی مروف که دی این ای نیه که واتا صفره هیچ دی این ای نیه خروک سوری پیگشتوی خوین ناوکی نیه کاملا ریزبندهی دی این ای دبیتا ترشی امینی دست پیگ لکرداری ورگیران هی او مهمه لکرداری ورگیران دا کامه ترشی کامه کدونی دست پیگ بو ای یو جی
او جا تو اول چی لتو دبه کام ریزبندی دی ان ای او ایو جی ای دروز دکات عکسی که وکر داره که برانبر ای ل دی ان ای چی هیا تی ل یو برانبر یو چی هیا ای برانبر جی سی کرداره که او داره عکس دکه ها داره کام دی ان ای کدونی دسپک دروز دکاتن ای کدونی دسپک چیه ای یو جی لبرت کردیا عکسی که وا تی ای سی تاک باش جماره او کدونانه که با پرسیان را دیار کردین ترشی امینی کن گوتمان سه کدون ماهی که ترشی امینی دیار نکن همویان چندن 64 64 ناقصن 3 دبیت 61 باش ترشی امینی کن دیار دکرم با چند با یک کدون دو کدون سه کدون یان همو امانه هر ترشک امینی با چند کدون دیار دکرید با یک کدون ترشک امینی دیار دکرید ادینم گفت ترشی امینی هر یک کدون یک ترشی امینی دیار دکرد باش اوشو که پرسیاره کنی دیگه آنش تقریبا پرسیاره او شوازه من شکار کردی اگر رجای پریمینه کن وره او پرسیاره تبینیه که دادم زور گرنگه همیشه رژه صدی پریمیدین یکسانه با رژه صدی پیورینی شریطی برانبر او تبینیه زور گرنگه لکن خود بنوسه پیورین همیشه یکسانه با پریمیدین شریطی برانبر یا پریمیدین یکسانه با پیورین شریطی برانبر اگر رژه پریمیدین کان 40% بو اگر اما 40% بو لشریطی دیناوا رژه ادینین دکاتا چند لشریطی برانبر دا باشه اگر لیره پیورین 40% بو ادی پریمیدین لیره چنده پریمیدینش لیره 40% باش پریمیدین چیه پریمیدین داره سی او تیه باشه اگر تی سی و تی هر دوک 40% یعنی او دکاتا 20% اوش دکاتا 20% اگر تی لیره 20% بید ادینی لیره چنده اوش 20% تو باش یا رگه که آسانتر یعنی هر بار رگه شکار کرد تا یک ساعت شکار ده بید پیوست نکده خود پیو اوکی پیو ماندی که باش بزانین او پرسیاره اگر ریزبندی تفت نایتروژن کان لشریط زنجیره که دی ان ای بم شوه بو ای تی جی تی ای جی باشه اواد دجا کدونه کان بو شریطی ام آر ان ای لش انجام لبگردن روز چی دایته تو دی ان ای چی دوه دجا کدونی دوه بو چه شریطی ام آر ان ای دی ان ای بکه ام آر ان ای بکه دجا کدون تو یک سر درده چید باش او پرسیارش آسان کردارکانی او پرسیاره چند جا لوزاری هاتی تا او گرده کلمه برانبرده هاتوا او تقریبا پرسیاره که خومنده گوران کاریم کردیه آرنه گوزه رو نخیر آرنه گوزه رو تی آرنه بو آرنه نیردراو بله بیراسته جیم بو موازانی رکان لبوله که دیاری کرا دگازه و بود روزبونی پروتینه که دیار کرا بله که وقت هر دوکیان راست او پرسیاره چند جار لوزاری هاتی تا دجا کدوم بو یکم ترشی امینی چیه؟ مسیونین کدومه چیه؟ ای یو جی دجا کدوم بو ای یو جی چیه؟ یو ای سی دجا کدوم بو یو ای سی ورد تماشا او پرسیاره بکه اگر کدومک ل دی ان ای بریتی بله تی ای ای لچه دی ان ای اول دجا کدومک ل تی آر ان ای دبیته چی؟ مادام دی ان ای دبی بکه ام آر ان ای پاش بکه دجا کدوم تی ای ای بکه ام آر ان ای دبیته ای یو باشه بکه دجا کدوم یو ای
داره ما مستا ادی یو ای کدونی دست به کدونی وستان نیه بره کدونی وستانه بس امن چند دوه دیجا کدونم دوه که وقتا هیچ کشی نیه دیجا کدون دکرید یو ای بید باش ورا پرسیاره داره لم روز بنده دی ان ای داد چند تر شامل فراپپتید دوید لکرداری وارگرنا با بچه‌ها کردنی کدونی دست پیک یعنی دوید کدونی دست پیک که ببرچاو بگیری اگر پیت بره دوید ایوجی تیدا بید وروی بکه ام آر ان ای یو جی سی سی یو جی یو سی یو ای یو یو باشه بزانه آیا ام آر ان ای چند ترش امینی پیک واده بسرد ایو جی او یک سی سی یو او دو جی یو سی او سه یو ای هیچ ترش امینی دیار دکات کدونی وستان نخیر که تا چنده سه باش بزانه چند آسانه بس تیب گی باش ورا او پرسیاره کام لمانه راسته بس تیب گی دی ان ای فسفاتی تیدا بله تیدا شکل رایبوزی کم اکسیژنیه بله شکل رایبوزی که کم اکسیژنیه یوراسیلی تیدا یا نخیر یوراسیل آر ان ای که اتفاق غلطه آر ان ای فسفاتی یا بله شکل رایبوزی کم اکسیژنیه نخیر شکل رایبوزی کم اکسیژنی نیه که اتفاق غلط آر ان ای فسفاتی یا بله شکل رایبوزی بله سایمینی هیا تی هیا لا آر ان ای نخیر تی ل دی ان ای که اتفاق غلط دی ان ای فسفات شکل رایبوزی کم اکسیژنی سایمین ل دی ان ای بله که اتفاق راست باش ورا پرسیاره خشته اتو یکم جار اوانه لو خود دیار بکن او خشته با خوشی کار دبید او بنده چیه؟ بندی هاوبش باش او بنده او چیه؟ او بازنه یکه فسفات جماره 1 و 2 3 و 4 واره شکار بکن یکم جار لو خود بنوسه ای همیشه برانبر تیه جی برانبر سیه بچه بنده سیه ای برانبر تی بچه بنده 2 سی و تی تاک القه جی و ای جوت القه باشه وره شکار بکن جماره 3 شکار بکن 1 2 3 چند بندی هیا 3 جی و سی 3 بندی هیا که واتا 1 لوان جی 1 لوان سیه او تاک القه یکی دوی جی و سی کامه تاک القه سی تاک القه که واتا وده بیته سی وره وی 1 2 2 بندی هیا مادم دو بنده که واتا ایو تیه ایو تی کامه جوت کامه تاکه ای جوت القه تی تاک القه او چی لتو دوه جوت القه که او ده بیته ای 3 بندی های دروجینیه 1 2 3 جی و سی کامه تاکه کامه جوته جی جوته سی تاکه که واتا وده بیته جی او ده بیته سی پرچاره کام بخوینو یک ساز چی کار ده بیت باش ولا پرسیاره لکرداری لبرگرتناوه مادم پید داری لبرگرتناوه دبید بزانی وقت کاتک انزیمی پالماره آرنه بنده بید به چه باشک بنده بید به شوینی دست بک آگادار با کرداری ورگران کدونی دست بک بو بالام کرداری لبرگرتناوه شوینی دست بکه که وقتا ویلی فراده اوشی لی فراده مانوه 2 اولا چه کوتای پیده هات لنیشانه کوتای پیهاتن لکدون شوینی دست پیدا کرد بله برام وستانه کدون دوست نخیر وستانه کدون لشوین لکرداری ورگرانه لشوینی دست پیدا کرد اولا نشانه کوتاه پاتن کوتاه پیدت باش او پرسیاره کدونی دست پیک و کدونی وستان هر دوکیان پیکاوه دبید اتو او چتانه که شکار دکیم لو هر دوکیان ببید دجا کدونیان نیه کدونی وستان دجا کدونی نیه راسته بالام کدونی دست پیک دیجا کدونی نیه بله دیجا کدونی هیا که اتوا غلطه بشداری کرداری ورگران دکن بله هر دوکیان بشداری کرداری ورگران دکن هر دوکیان بشدار دبن رزبندی 3 نیوکلیوتاید دیاری کراوه ل دی ان ای نخیر ل ام آر ان ای که اتواش غلط ترشی امینی دیار ناکن راسته کدونی وستان ترشی امینی دیار ناکد بالام کدونی دست پیک ترشی امینی دیار ناکد بله دیار دکد که اتواش غلط یا تا ولامی راست بی
وەرە ئاخیر پرسیار دەرێ کام لەم ڕێزبەندانەی خشتەی بەرامبەر دروشترین زنجیرەی فراپپتید بەرهەمدێنن فراپپتید چ بوو گوتمان پێکەوە بەستنی ترشە ئەمینیەکانە تەماشای بکە لە هەمویان AUG هەیە کۆدۆنی دەستپێک ببورن کۆدۆنی دەستپێک لە هەمویان کاتێک دەگەیتە کۆدۆنی وەستان هیچ ترشێکی ئەمینی دیار ناکرێت وەرە یەکەم ئەوە یەک ترشی ئەمینی دوو ترشی ئەمینی UCC سێ ترشی ئەمینی GCA UAA ترشی ئەمینی دیار دەکات نەخیر کەواتە لەم ڕێزبەندەیە چەند ترشی ئەمینی پێکەوە دەبەسترن سێ وەرەی دووەم AUG ئەوە یەک UUG ئەوە دوو ICC ئەوە سێ UGI کۆدۆنی وەستان نییە بەلێ ئەوەش کۆدۆنی وەستان کەواتە لێرەش چەندە سێ لەوەی سێە لەوەی سێە وەرەی ئەوەی هەڵبژاردننی سێم AUG ئەوە یەک CUC ئەوە دوو UIG کۆدۆنی وەستان نییە بەلێ کەواتە لێرە چەند ترشی ئەمینی پێکەوە دەبەسترن دوو وەری ئاخیر AUG یەک GGU دوو CUA سێ UIU چوار UGI کۆدۆنی وەستانە یەکسەر بەستە چەند ترشی ئەمینیە چوار کامە لە هەموویان دروشترە ژمارە چوار ئەگەر مەرزەمەی منیشت لەکن نییە هەوڵ بدە کو ئەو پرسیارانە شیکار دەکەم لۆ خۆت شیکار بکەیت چونکە ئەو پرسیارانە زۆر گرنگن هەمویان لەسەر شێوازی وزاریە زۆربەیان پرسیاری خۆ من هەندێکیان پرسیاری وزارینە ئەوەی پرسیاری خۆمیش بیت لەسەر شێوازی وزاریم هینایتەوە ئەوجا زۆر ئاگادار بە زۆر استیفادەی لێ دەکەی زۆر سوودی لێ دەکەی هیوادارم لە پرسیارەکان تێگەیشت بن هەر سەرکەوتوو بن خواتان لەگەڵ